کراوە یان کو راپۆرتی ئەو دوایەی هیومەن ڕایتس واچ پێخراوی چاودێری مافی مرۆڤی نێودەوڵەتی کە لە 27 دەی مانگی ڕابردوو دەرچووە سەبارەت بە هەرێمی کوردستان گوایە هەرێمی کوردستان بە زۆر مەلی ئەو پیاوە گەنجانە دەستگیر دەکات کە لە جەنگ هەڵاتون و بەرەو هەرێمی کوردستان هاتوونە خۆدی مانشێتەکە بە تەسەوڕێمە مانشێتێکی دوورە لە واقع و ئێمە بە توندی ڕەدی دەکەینەوە ئەم مانشێتە جێگای قبول نییە و مانشێتەکە کە گشتگیرە و بە سیاسی کراوە و مانشێتەکە کە بە هیچ شێوەیەک تەرجمەی واقعی حالی هاتنی ئەو ژمارە زۆرەی ئاوارە بۆ هەرێمی کوردستان و تەدابیر یانکو ئەو ڕێوشێنی پێویست کە حکوومەتی هەرێم لەسەر هەموو ئاستەکانەوە گرتوتە بەر باوەی سەرکەوتوو بێت لەو پرۆسە و ئەو ژمارە زۆرە بەحەوێنێتەوە لە هەرێمی کوردستان دیارە پرسیارەکان لەو راپۆرتە لەو بەڵاوکراوەیە چەند پرسیارێکی گرنگن بەنسبەت ئێمەش لە وردەکاریەکان بۆیە ئێمە پێمان باش بوو کە وەڵامێکی تێر و تەسەلمان پێ بێت و بتوانین جگە لەوەی کە بە توندی دژی مانشێتی ئەو راپۆرتینە بەڵام وردەکاری بە شێوەیەکی ترە و ئەتوانین بچین بۆ گفتوگو و دەیالۆگ لەم بابەتەوە ئەو پرسیارانەی کە ئاراستەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کراون و ناوعەنما تومەتبار کراون ئەو پرسیارانە بەو شێوانە پرۆسەیان کو میکانیزمی پشکنینی هاتنی ئاوارەکان زانیاریەکان لەسەر چه بنەما دەبێت بۆ دەستگیرکردنی ئەگەر دەستگیرکردن هەبێت گومان لێکراوەکان ئایا دادگایەکی دادپەڕەوانەیان هەیە یان عادلانە هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەم بۆ گرتنە بۆ لێکۆڵینەوە لەو ئاوارانە کە دێن بەرەو هەرێمی کوردستان چاودێری دەستگاکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەروەها دەستەی مافی مرۆڤ لەسەر هاتنی ئاوارەکان و پشکنین و لە کاتی تەدقیق و هەمان کاتیش لە دوای پرۆسەی لێکۆڵینەوە و هەر هەنگاوێکی تر کە پێویستە لەم ڕواوە چاودێری نێودەوڵەتی ناوخۆی چ شێوەیەکە ناوخودی کەمپەکان لە کاتی پێشوازیکردن لە کاتی گواستنەوە لە کاتی حەوانەوەیان لە خودی کەمپەکانی کە پێ گوترێت کەمپی دایمی بە چ شێوەیەکە دەستگیرکردن ئایا بە چ شێوەیەکە و مافی ڕاگیراوەکان و دەستگیرکراوەکان چین ژمارەی ئەوانەی کە هاتوون بە هەرێمی کوردستان و هەروەها ڕێوشێنی پێویست بۆ چوونی ناو کەمپەکان ئەمانە حقەت پرسیاری گرنگن کە بە تەسەوری ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێمان باشە وردەکاریمان پێ بێت و وەڵامی خۆمان هەبێت دیارە بۆ ئەم مەبەستە ئێمە لە ماوەی نزیکەی هەفتەیەک دەبێت با وردی چووینە وەرگرتنی زانیاریەکان کە پەیوەندیدارن ئەو زانیاریانە کە ئەمڕۆ بە ئێوەی بەڕێز ئەدەین وەرگیراون لەم دام و دەستگا حکوومیەتانە ناوخۆ وزارەتی ناوخۆ تەندروستی پەروەردە کاروباری کۆمەڵاتی ئەنجومەنی دادوەری ئاسایشی گشتی دەستگای دژە ترۆر پارێزگاکانی هەرێم و هەروەها دەسەڵاتی دادوەری لە سەر پرۆسەی هاتنی ئاوارەکان کە بەرەو ساترەکانی پێشمەرگەدێت ئێمە یەکەم هەنگاوی یەکەم ئەوەیە لەژنایەکی پێشوازی هەیە و ئەو پێشوازیە کە دەکرێت حقەت لە سەترەکانی پێشمەرگە یەکەم بابەت ئەوەیە کە پشکنینێکی وردیان بۆ بکرێت پشکنینەکە مەبەستمان پشکنێکی فیزیکیە پشکنێکی جەستەییە بە ئەوەی مەترسی لە هەبوونی سلاح یانکو هەر عیتادێکی تر بێت کە تەقینەوەی تێدا بەدوا بکرێت ئەوی دۆم حەقیقەت لە پاشەوەی کە ئەو پرۆسە دەست پێ دەکات لە ماوەیەکی چەند کات ژمێرێک زیاتر ناخواینێت ئەوە نییە کە لە چەند ڕۆژێک یان بڵێ لە چەند هەفتەیەک لەو ساترانە کە پێشمەرگەی تێداوە ئاوارەکان وەردەگیرێت خەڵک ئەمێنێت نەخێر پرۆسەکە چەند کات ژمێرێک ناخواینێت هەبووە لە هەندە حالات ممکنە چەند ساعتێکی زیاتری خواندو ئەوش لەبەر ئەوەیە کە کەس و کاریان بەشێکیان لە ڕێگانە هێشتا نەهاتونە نەگەشتونە ساترەکانی پێشمەرگە یانیش لەو پرۆسەیە کە دێن بەرەو ساترەکانی پێشمەرگە گوایە بە شەو دەگەن و گەشتنیان بە شەو حەقەت وا دەکات کە بە وردی نەوعەنما تەدقیق بکرێت لە هاتنیان پرۆسەی دووەم ئەوەیە کە گواستنەوەی ئەو خەڵکەیە بوو کەمپەکان ئێمە دوسێ کەمپی سەرەکیمان حقەت هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ شەڕی ڕزگارکردنی مووسڵ یان کۆپراسیۆنی مووسڵ بریاری کە دراوە یانکو ئەو هەڵمەتی مرۆیی کە لەژنەی تایبەتمەند هەیە لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی پارێزگارەکان
حقت ئەوەیە کە 10 کەمپ دروست بکرێت 5 بۆ پێشوازیکردنە لە ئاوارەکان 5 موقتە 10 دایمی بێت تا حدێک لەوەدا حقت پرۆسەی دوم ئەوەیە کە ئەو خەڵکە بگازرێتەوە بۆ شوێنی پێشوازیکردن کە پێی دەگوترێت ریسپشن سنتەر لە ریسپشن سنتەر لەو شوێنە ئێمە ئەو خەڵکە کە دەمێنێت زیاتر لە چەند ڕۆژێک نامێنێت مەبەستی سەرەکی ئەوەیە کە تەدقیق و وردەکاری ورد بکرێت لە ئەو خەڵکی کە دەگات و ئەوانەی کە حقت ئاوارەکان کە دەگەن دیارە خێزانەکان جودا دەکرێنەوە منداڵەکان جودا دەکرێنە پیاوەکانیش تا حدێک بۆ پرۆسەیەکی چەند سەعاتی بێت یان چەند ڕۆژێک بێت جودا دەکرێنە بۆ ئەوەی کە ئاسایش کە ئۆفیسی تایبەتی خۆی هەیە لە ناو خودی ریسپشن سنتەر کە شوێنی پێشوازیە و چەند ڕێکخراوێکی نێودوڵەتی وەکو یونیسیار و قەندیلیش ئامادەی هەیە بۆ نمونە لە کەمپی دێبەگە ئەوان دەست بە تەحقیقاتی خۆیان دەکەن پاشا پرۆسە حقیقت ئەوەیە کە ئەگوازرێنەوە بۆ دێبەگە دوو یان بۆ نمونە کەمپی دووەم یان کەمپی سێەم یان هەندە یاریگای کە هەیە لەو شوێنە دەگوازرێنەوە اتهامەکە لێرەدا ئەوەیە کە گوایە ئێمە خەڵکێکی زۆرمان لە ریسپشن سنتەرەکانمان بەجێ هێشتووە و لەو مەراکزی احتجاج ئەوان تعریفێکی وان کردووە هیومەن ڕایتس واچ کە ئەو شوێنانەی کە شوێنی پێشوازیکردنن تەشبیهیان کراوە بە شوێنی احتجاج شوێنی دەست بە سەرداگرتن نەخێر ئەمانە شوێنی ریسپشنن شوێنی پێشوازیکردنن و ئەگەر لە هەندە حالەتدا خەڵکی ساڵتە تێدا بمێنێت ئەوانەی کە خێزانیان لەگەر نییە بۆ ئەوەیە کە شوێنمان نییە لە کەمپی دایمی بۆ ئەوەیە کە شوێنێکی ترمان نییە جگە لەو شوێنە بۆیە هەندە جار تووشی ئەوە دەبین کە لە مزگەوت بمینن لە یاریگایەکی تایبەتدا بمینن یان خەڵکێکی زۆر پێکەوە ببین ئەوەش ئەمێنێتەوە لەسەر ئیمکاناتی مادی و نەبوونی شوێنە نەک ئەوەیە کە خەڵکەکە دەستگیر کراوە یان کو احتجاج کراوە ناچن بۆ کەمپی دایمی ئەوی دوم حقیقت بە نسبەت دەستگیر کراوەکان مافی پارێزەرە و ئەو مافە یاسایەکان حقیقت ئێمە قەندیل ئەو ڕێکخراوەیە کە ئیمپلیمنتینگ پارتنەرە من نمونە کەمپی دێبەگە دەینم چونکە زیاتر باسی کەمپی دێبەگە کراوە لەوێن دەرێ قەندیل نزیکەی 600 کەسی دیتووە لە ماوەی 6 مانگی ڕابردوو 600 بەندکراو دەستگیرکراوی دیتووە عەفوەن ئەوانەی کە تحقیق لەگەڵیان دەکرد نەکو دەستگیر دەکرێن لە ماوەی 6 مانگی ڕابردوو 600 کەسیان دیتووە کە لە قۆناغی لێکۆڵینەوەدان لە ماوە بوو ماوە هەبووە بوو 5 ڕۆژ لەوێری بووە لە بوو 10 ڕۆژ لەو ریسپشن سنتەرانە بووە مام لەو فترانە قەندیل ئامادە بووە و هاوکاری یاسایی پێشکەش کردووە بە هاوکاری UN حضوریان هەبووە پاشا پرۆسە حقیقت دەمێنێتەوە بۆ ئەوانەی کە لە ریسپشن سنتەر یان کو لە کەمپی یەکەم کە پێشوازیکردنە پاش ساترەکانی پێشمەرگە لەو شوێنە ئایا خەڵکێک دەستگیر دەکرێت ئەوانەی کە لە پشکنینی دووەم لە تحقیقاتی دووەم دەرناچن یان کو گومان لەسەر دروست دەبێت بەپێ ئەو زانیارانە کە هەمانە بەپێ قایمەی زانیارەکان کە پێشتر هەیە وەروەها بەپێ ئەو وردەکاری و ئەو لێکۆڵینەوانە کە دەکرێت و ئەو زانیاریانە کە خودی ئاوارەکان دەدەن بەشێکیان دەستگیر دەکرێن کە دەستگیر دەکرێن ڕەوانەی ئاسایشی گشتی لە هەولێر دەکرێت لەمەدا حقیقت پرۆسەی یاسایی دەست پێ دەکات ئەو پرۆسەش بە فەرمانی دادوەرە ماوەکەشی زۆر وازەحە 24 ساعتە کە دەبێ فایلی تایبەت بۆ بکرێتەوە 15 ڕۆژە ماوەی احتجازەکە یان کو دەست بە سەرداگرتن تا لێکۆڵینەوەکان تەواو بن بچێت بۆ قۆناغی دووەم کە قۆناغی تحویلکردنە بۆ بابەتی تاوان لەوەدا حقیقت بە ئەمر و یان کو فەرمانی دادوە لە 6 مانگ ئەو احتجازە مافێکی یاسایی قانونی حکوومەت عەفوەن یاسای عێراقە و هەرێمی کوردستانە بۆ ئەوەی لێکۆڵینەوەکان بەردەوام بن و دەکرێت بە هەمان شێوە 6 مانگەکەش هەندە جار لە دەم و دەستگاکان یاسایشی گشتی تەجدید بکرێت ئەویش لەبەر ئەوەیە کە تەدقیق و حەساسیەتی بابەتەکە و بەدەستکەوتنی زانیاری زیاتر و ئەدلەی زیاترە سەبارەت بە پرۆسەی هاوکاری تەندروستی و گەشتنی ئەو ئاوارانە کە لە ئۆپراسیۆنی مووسڵ بەرەو هەرێمی کوردستانەوە دێت ئامادەکاریەکانی تەندروستی چیە دیارە پرسیارمان هەیە لە هیومەن ڕایتس واچیش ئێمە دەستایەکی باڵامان هەیە هاوبەشە حکوومەتی عێراقە حکوومەتی هەرێمە ڕێکخراوی تەندروستی جیهانیە و ڕێکخراوەکانی تریشن بۆ ئەوەی پێکەوە پرۆسەیەکیان دەست پێ کردووە ئەو پرۆسەیە دابینکردنی زیاتر لە 100 ئامبولانسە باوانەی کە لە بەرەکانی جەنگەوە بەرەو کەمپەکان بەڕێ دەکەون یان پێداویستیەکانی پێشتریشم دیارە لەو پرۆسەیەدا
چندین دکتوری اختصاصی کو چندین هاوکاری تری تندرستی دا بین کرده و کلیستی پیداویسیکان هیا که آماده کرده لمدى وزارة تندرسي لسر خطة لقى همولانا كان عراقي ونير دولتي وكو باسم كد پێشمەرگە لە ساترەکانی پێشەوە کە تومەتمان ئاراستە کراوە مافی تەنها پشکنینی ئەمنیان هەیە تەدقیقی ئەمنیە هیچ لێکۆڵینەوەک یان کو دەست بە سەرداگرتنێک لە بەرەکانی جەنگدان نییە چونکە ئەمە کاری ئەوان نییە وەکو باسمان کرد حقیقەت دیارە ئێمە سەردەریمان لەگەڵ ئەوانەی کە دەگیرێن دەست بەسەردا دەگیرێن ئەو ئاوارانەی کە بە تومەتی ترۆرە ئێمە یاسای دژە ترۆرمان هەبوو ئەو یاسایە لە ساڵی پارەوە کوتایی پێ هاتووە ئێستا ممکنە پرسیار ئەوە بێت لەلایەنی یاساییەوە چه یاسایەکمان لە بەردەستە بۆ ئەوەی بەردەوامی بە پرۆسەی لێکۆڵینەوەکان بدەین دیارە لەمەدا ئێمە سێ یاسای گرنگمان لە بەردەستە ئەویش یاسای متفجرات و مفرقعات ئەمەش حقیقات ئەو یاسای پەرلەمانی کوردستانی ساڵی 92 یاسای دووەممان مادەی 196 یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 69 هەموار کراوە یاسای سێممان مادەی 156 یاسای ژمارەی 21 پەرلەمانی کوردستانە بۆ ساڵی 2003 ئەویش کە باستەوە دەکات تێکدانی ئەمنیەتی قومی و یانکم ئاشتەوایی نیشتیمانی لە هەرێمی کوردستان استقرار و سیادەتی مؤسساتی ئەقلیمی کوردستان یان هەرێمی کوردستان کە ئەوە دەبێتە بابەتێکی ئەمنی قومی و سەردەریەکی تۆن لەگەڵ دەکرێت ئەم یاسانەمان دەبەردەستە بۆ ئەوەی کار پێ بکرێت لە پاش دەرچوودە پاشتەوابوونی یاسای دژە ترۆر تومەتێکی تر کە ئاراستەی دەمەدەستگاکانی هەرێم کراوە زۆر بە زقی باز دەکرێت ئەویش بابەتی نوجەوانانە و ئەو منداڵانان کە حقیقەت بێ باوکو دایکن و ئاوەرە بوونە یانکو بێسەر و شوێن بوونە یانکو بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ خەڵکێکی تر گەشتون هەرێمی کوردستان ئێمە بە پێی یاسا تەمەنی یاساییمان کە لە هەرێمی کوردستان هەیە 11 ساڵە ئەو 11 ساڵە حقیقەت ئێمە ئەم تەمەنە دیار کرا بە کام یاسای ژمارە 14 ساڵی 2001 پەرلەمانی کوردستان دیارە ئەو یاسانەمان کە هەیە کە باسمان لێ کردووە بە تایبەتی ئەوی تەمەنی 11 ساڵی باس تەواش دەکات ئەوانەی کە تاوانی ترۆریان نەکرد بێت سوکترین سزادانیان ئەوە بووە هۆشداریدانە بە ئەو منداڵانە و قورستریشان ئەوەیە کە قورسترین سزایشان ئەوە بووە کە 5 ساڵی داعکردن بووە لە قوتابخانەکانی پێگەیاندە ئەمە بەنسبەت ئەو نوجوانانە کە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوانەی کە ئاوارە بوونە وەکو لە کەرکووکمان دیت پێش چەند ڕۆژێک خوان تەقاندویتەوە مناڵ بوونە و دەستگیریش کراون کاری هابیان کردووە ترۆریان کردووە حقیقەت ئەمەدا ئێمە سزایەکی تایبەتمان هەیەویش وەکو باسم کرد یاساکانی سزادانە لە هەرێمی کوردستان ئەویش لە 5 ساڵ کەمتر نییە لە 15 ساڵیش زیاتر نییە ئەمە حقیقەت لە پاشا پرۆسە دەمێنێتەوە تەفاسیلی تر کە بۆ تەقدیری خودی دادوەر دەگەڕێتەوە ئێستا لە کوردستان ئێمە 22 کەیسی نوجەوانانمان هەیە کە دەست بەسەر کرابوون لەمانە حقیقەت 14 کەس کە نوجەوان بوونە یان ئازاد کراون یان بەناو لە نێوناوەکان سزا دراون بۆ سزاکەشیان حقا لە 5 ساڵ بووە تا 8 ساڵ عفوا لە 5 ساڵەوە دەستی پێ کردووە لە بینی عفوا 1 ساڵ بوو 5 ساڵ بووە ئەوی کە گرنگە بەنسبەت ئێمە حقیقەت ئەوەیە کە کێ لێکۆڵینەوە دەکرد دیارە هیمان ڕایسواش باسی ئەوە دەکات کە دادگاکان دادپەروەرانە بن بەڵێ بنران ئەوە هەوادیتی کۆنفرانسا نوچەی